یەکێکیتر لەو فائیدانەی خۆشەویستەکانم کە وەری ئەگرین لەو بەسەر هاتەوە ئەوەیە کە ئێمە فەرق لەبین هیچ لە پێغەمبەرەکان ناکەین. هەموو پێغەمبەرانمان وەکو یەک خۆشەوێ. ئێمە وەکو نەسارا نیمان، باوەڕمان بە عیسا هەبێ باوەڕمان بە محەممەد نەبێ و بە دوایە بگەڕین و بە دوای کەم و کورتیەکانی پێغەمبەرا بگەڕین. نەعوذ بالله. ئێمە وەکو یەهودیەکان نیمان، جووەکان نیمان، باوەڕمان بە موسا هەبێ باوەڕمان بە عیسا و بە محەممەد نەبێ. ئێمە باوەڕمان بە هەموو پێغەمبەرەکان هەیە، لا نفرق بين أحد منهم، فرق لبين هیچیانە ناکەین. جا ئەمە زۆر گرنگە خۆشەویستەکانم، گوێ لەم ئاەتە بگرن. ئەم ئاەتە معنای زۆرە، تەماشاکەن. خوای تعالی فەرمی إن الذين يكفرون بالله ورسله ويريدون أن يفرقوا بين الله ورسله ويقولون نؤمن ببعض ونكفر ببعض ويريدون أن يتخذوا بين ذلك سبيلا أولئك هم الكافرون حقا. بەڕاستی ئەو کەسانەی کە کوفر بەخواکەن و بە پێغەمبەرەکانی خواکەن و ئەیانوێت جیاوازی بخەنە نێوانی خوا و پێغەمبەرەکانیەوە، ئەڵێن باوەڕمان بە هەنێک لە پێغەمبەرەکان هەیە بەڵام باوەڕمان بە هەنێکیان نییە و ئەیانوێت لەو بینەیە خۆیان بە ئیماندار بزانن، خۆیان بە مسلمان یعنی بە مؤمن بالله بزانن. خوای تعالی فەرمێ بەڕاستی ئەوانە کافرن، أولئك هم الكافرون حقا وأعتدنا للكافرين عذابا مهينا. بەڵام ئەی کێ ئیمانداری ڕاستەقینەیە؟ ئەمانە بەس کە ئێستا لە ئاەتەکەی دوای ئەوە باسێکە والذين آمنوا بالله ورسله ولم يفرقوا بين أحد منهم أولئك سوف يؤتيهم أجورهم وكان الله غفورا رحيما.